بەقورا پارەمان بۆی خڕەوە کردووە لەبەر وڵات نەخۆشخانەی هیوا هەمووی گیانی مۆرەوە بووە. پەرلەمانتار هەیە کاندیدەیە بە لۆکیشن دێ بۆ ئێرە. سەد ناوت پێ لەم هەمووی نەخۆشی شێرپەنجەی هەیە بە بۆنی تیۆ بە بۆنی ئەمەوە. لەیلان ئەمە ڕێگاوبانەکانێتی لەیلان بابە حتا سەر پۆینێکمانیە ئاوەکان خڕەوە بکات لە ئەمووی دەرەچێت و تەسویرکە ئاوە لێەوە دەرەچێت و تەواو داواکاریمان گەلێ زۆرە. ماسیەوە توانێت تو شێرپەنجە بوون هۆکارەکەی چییە؟ بابە خەیری کە دە تەسویریکە بابە هەمووی ئەمانەیە بابە بە ئەڵڵا ئەم شۆ کۆمەکمان خڕەو کردووە یارمەتی خەڵکماندا نەخۆی شێرپەنجەیە لە کرێچیە بە قورا پارەمان بۆی خڕەوە کردووە لەبەر وڵات نەخۆشخانەی هیوا هەمووی گیانی مۆرەوە بووە پارەی نییە عیلاجی خۆی بکە ئێمە شەوانە بەم خەفەتانەوە ناڵێنین هەتا سەرەنینەوە. ڕێگای کەرکک لەیلان چەندین ساڵە و کێشە هەیە چاڵ و تاسەی زۆری تێکەوتووە چەندین جارگردبوونەوە داواکاری یاداشت بە ئیدارە دراوە بە ئیداری شارۆچکە دراوە داوا لە پارێزگار کراوە بەڵام چارەسەر نەکراوە هەفتەی پێشوو گردبوونەوە ئەنجام درا کە هەفتەی داهاتوو ئاگادار کردنەوە چارەسەر نەکرێ ڕێگا داخرێ ئەیسەر ڕێگا داخراوە بەڕێبەری نەحێب بەڵێنی داوە پارێزگار ببینرێ لە چەند ڕۆژی داهاتووە چارەسەر بکرێت ئەگە چارەسەر نەکرێ ئەم حاڵەتە بەردەوامە بێ هەرچەندە ئیداری کەرکک چارەسەری کۆمەڵی کێشەم ناوچەیە هەیە نایکە یەکێ لەوانە کارگەی چەمەندۆی ئەبینی چی ژەهرێک بەسەر خەڵک هەرشێنێ لە هەر وڵاتێکی کە بێ باشترین خزمەتی بە ناوچەکانکە ناتون حسابمان بۆ ناکەن بەڕاستی ئەنی ئێمە لە ڕابردووە داوامان کردو بە خۆشیاتونێتە سەر شەقام داواکاری بە فەرمی پیان ماوتۆ چوونێتە پارێزگا ئەمە حسابمان بۆ ناکەن 22,000 کەس لێرە ئەژێر بەعنی تو حسابەوەم و خەڵکە ناکەی ڕۆژانە بێریا دێ زەرەرە بینێت بۆ حسابیان بۆ ناکەن ئەی قورسە بەس لە کاتەڵ بژاردنە ئێوە دەستی خەڵک ماچەکەن ئەخە پەرلەمانتار هەیە کاندیدەیە بە لۆکیشن دێ بۆ ئێرە حساب بۆ خەڵک ناکەن. دیار هەفتەی ڕابردووەم ڕێگایەمان داخست ئەوانەی کە فەرمانبەر بوون بۆی بچنە وەزیفەکانی خۆیان و بۆی ئەزیەت نەدرێن ئێمە ڕێگەماندا ئەمڕۆ ڕێگای فەرمانبەرش نەبوو دامان خست تاکو مدیر ناحەکەی لێلان هاتە ئێرە یاداشێکمان پێشکەش کرد کە پێویستە ئەم ڕێگایە چارەسەرکەن پاشان خۆی بەڵێنی دا کە هەفتەی داهاتوو لەگەڵمانەوە ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرا ئەوەی ماوە ئەتر پێم وایە شۆڕشێک لەم لەیلانە داخراوە دەست پێکا بۆی تر کەس نەتوانێت زوڵم بکە کەس نەتوانێت نەحەقی بکە و داواکاری خەڵکی سنوورەکە جێبەجێ بکرێت. باشە جۆم لەوە بووکەوە جەنابەت بۆ خزمەت گوزاریەکانی دیکە سەدانی بەڕێوەبەری ناحیەت کردو و بەردەوام وەڵای مامۆستا مدیر ناحیەکە ڕەنگە ئەوەنەیەکمان بینی بێ وەکو مۆزەفێکم لێهات بێت تەنیا بۆ ئەمە نییە بۆ زۆر شت من ئەچم بۆ ئەوێ مدیر ناحیەکەی لەیلان خۆیەکی بوو لەو پیاوانەی کە 100,000 دا بۆی ئەم ڕێگایە بەخۆبەخشی بەکاری هەرۆزی چاکەین دیارە ڕێگایان نەدا وەزارەتی ناوخۆ ڕێگەی نەدا ئێمە بۆیە ئەم فشارەمان دروست کردووە مردن نەبێ هەفتەی داهاتوو مدیر ناحیەکەی لەیلان خۆی دێ لێرە ئاوەستێ.